وقت دیار افریقا یاری من دیگر هوری ما یاری باش انجادا جدر و یاری که هم بی ماشي من نقطة كي دست خوب بين نقطة كي جدر و ملعبات وقفة وزكية الحمد لله إن شاء الله بداياتك بو نتيجة باش مضربة جديدة وشني هذا أول جار السر فريقي إن شاء الله لعبت بيتي باش تلبتو سي خالد ياري دست خوب بين فريق ما روحياتي بالزفر وقف بار جاران إن شاء الله الحمد لله سبحان بخودي بێگومان ئێمە لە سەرەتا یاری و شێوازێکی هجومی و بە شێوازی کۆنتترۆلکردنی تۆ یاریەکەمان دەست پێ کردو هەو بنەجاحەتیشمانێناو لە شەوتی جێمی دوم لە سەرەتایەکان جێمی دوم گۆڵمان تۆمار کرد بەڵام لە هەڵەیەش تاکە کەسی گۆڵپارێز ئەمەش ئەو شتانەش واریدە لە یاری تۆپی پێ ئەوان توانیان گۆڵی بەرامبەر تۆمار بکەن ئەگەنا یانی زاخۆ لەگەڵ ڕێز خۆشەویستی میوان یاریەکی چاکن بەڵام ئەمڕۆکە هیچ ناتوانانی هیچ دەرەفەتێک بڕخسێنن ئەگە هەڵی تاک کەسی نەبووە لەو بڕواایەدا بوومکەوە ئەوان نیان دەتوانین گۆڵ لە ئێمە تۆمارکەن بەڵام ئینشاڵڵا هەوڵ دەدەین لەو یاریەکانی داهاتوو هیچ خاڵێک لێ دەست نەدەین و پەرە بەو شێوازە بدەین کە ئێستا یاری پێ دەکەین.